بینەرانی خۆشەویست بە بۆنەی ساڵیادی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە بابەتێک لا وتارەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەتان لە 2 بەشدا بۆ دەخوێنینەوە کە پێنجشەممە 4 فێڤریە 2019 نووسراوە. سەرنجتان بۆ بەشی یەکەم ڕادەکێشم. وتەیەک لە یادی 49هەمین ساڵی دامەزرانی کۆمەڵە و 40مین ساڵی ئاشکرابوونی تێکۆشانی. ئەمڕۆ لە بارودۆخێکدا ڕێز لە یادی 49 ساڵەی دامەزراندنی کۆمەڵە و داگیرسانی مۆمی 40 ساڵەی ئاشکرابوونی تێکۆشانی دەگرین کە کۆماری ئیسلامی تووشی کۆمەڵێک قەیرانی توندی ئابووری، سیاسی و کۆمەڵایەتی بۆتەوە. قەیران گەلێک کە بۆ چارەسەرکردنیان هیچ ستراتێژی و ڕێگا چارەیەکی نییە. سیاسەتی ئەم ڕژیمە کە زەمانەتی مانەوەی خۆی لە دەست تێوەردان لە وڵاتانی ناوچەکەدا دەدیتەوە بەرەو ڕووی شکست بۆتەوە. هاوکات لە ناوخۆی وڵات خەباتی بێپسانەوەی کرێکاران و خەڵکی هەژار و بێبەش بە گەرموگوڕی لە دژی ڕژیم لە ئارادایە. ڕژیم وانیشان دەدات کە گۆیا ئەو بارودۆخە لە ژێر گوشاری ئەمریکادا پێک هاتووە. ئەوە ڕاستە کە ئامانجی گوشارەکانی دەوڵەتی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی بەرتەزکردنەوەی ئاستی زێدەخوازیەکانی ئەم ڕژیمە لە ناوچەکەدا. بەڵام ئەم گوشارانە کارکردی دوولایەنەیان هەیە. لەلایەکەوە دەبنە هۆی زیاتربوونی هەژاری زیاتری کۆمەلگا و لەلایەکی دیکەوە سەرچاوە داراییەکانی بۆ دابینکردنی سیستمی ئیداری و نیزامی و ئەمنیەتی پڕخەرجی ئەو ڕژیمە بەرتەسک دەکەنەوە. بەڵام ئەگەر ڕەچاوکردنی ئەم گوشارانە بۆ زۆربەی خەڵکی ئێران لە ڕووی ژیانی ئابووریانەوە کارەساتبارە، بە هیچ شێوەیەک بارودۆخێکی لەباریش بۆ پەرەدان بە خەباتی ئەم خەڵکەش لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی بەدی ناهێنن. هەر بۆیە ئێمە دژ بەو سزا ئابووریانەین کە جەماوەری خەڵکی ئەو وڵاتە برسیتر و هەژارتر دەکات. کۆماری ئیسلامی بژاردەی زۆری بۆ بربەرەکانێ لەگەڵ ئەو تەحریمانە لە بەردەمدان نییە. لە کەلێنە ئابووری و سیاسیەکانی نێوان زلهێزە جیهانیەکاندا جێگایەکی زۆر بۆ مانۆردانی کۆماری ئیسلامی نییە. لە نێوخۆی وڵاتدا ناوەندە ئابووریەکانی چالاکیش یەک لە دوای یەک دادەخرێن. بەرهەمهێنانی کشت و کاڵی کە کاراترین بەشی ئابووریە لە ئێران بە ئاراستەی ڕکۆردێکی قوڵدا دەڕوات. بە لە بەرچاوگرتنی گشت ئەمانە کۆماری ئیسلامی ناچارەکە لە بەرانبەر ئەمریکادا پاشەکشە بکات. هەڵبەت سروشتیەکە هەوڵ دەدات تا ئەم پاشەکشەیە بە کەمترین مەترسی تێپەڕێنێ. هەوڵ دەدات کە خاڵە لاواز و بێتواناییەکانی لە خەڵک بشارێتەوە. هەوڵ دەدات گومان و ڕاڕایی ڕێزی لایەنگران و هێزەکانی دان نەگرێت. هەوڵ دەدات کە نەتەنیا خەڵکی ئێران بەڵکو ئەمریکا و دەوڵەتانی ڕۆژاواییش لە شۆڕش و یان لە بەسووری بوونی ئێران بترسێنێ. بەڵام پاشەکشەکردن لە بەرانبەر ئەمریکاشدا گرفتی بنەمای ئەم ڕژیمە چارەسەر ناکات. قەیرانی ئابووری کۆماری ئیسلامی لەگەڵ تەحریمەکانی ئەمریکادا بەدی نەهاتون و بەلاچوونی ئەم تەحریمانەش چارەسەر نابن. لە مانگی بەفرانباری ساڵی ڕابردووەوە کۆمەلگای ئێران چۆتە نێو فازێکی تازەوە، قۆناغێک کە چەند جیاوازی لەگەڵ ڕابردوو هەیە. یەکەم، خەڵکی ناڕازی بە سەرکوت و زیندان چاوترسێن نابن. دووهەم، هیوایان بە چاکسازی ڕژیم لە ناوخۆی نەماوە. سێهەم، جەماوەری خەڵک لە مەیداندان و ویست و ئامانجی دیاریکراویان هەیە کە بۆ وەدیهێنانیان دەنگیان هەڵبڕیوە. خەباتی کرێکاری و جەماوەری ئەم مانگانەی دوایی لە ڕۆی دروشمەکانەوە، لە ڕۆی پێک هاتە بەشدار بووانەوە، لە ڕووی تاکتیک و شێوازی ناڕەزایەتی دەربڕین و لە ڕووی هاواهەنگی و سەرتاسەری بوون
ڕەوتێکی بەرەو کامەڵ بوون و ڕوو لە پێش بووە. لە ناو جەرگەی ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیەدا ڕێبەرانێکی کارا پەروەردە بوون. لە ناخی ئەم بزوتنەوانەدا ڕێکخراوی جەماوەری پێکدەین. بوونی ئەم ڕێکخراوانە بواری مادی بۆ پەرەگرتنی ڕێکخراوی سیاسی ڕادیکاڵ دەرەخسێنن. بێتوانایی کۆماری ئیسلامی لاو وەڵامدانەوە بە داخوازی زۆربەی خەڵک، زەمینگیربوونی هێزەکانی، شپرزەیی لە نێو ناوەندەکانی سەرەوەی دەسەڵاتدا، بەرزبوونەوەی ڕۆحیەی ناڕەزایەتی و جسارەت و بوێری بەرەو ڕووبوونەوەی خەڵک لەگەڵ دوژمن، گۆڕانی هاوسەنگی هێز بە قازانجی بەرەی خەڵکی چەوساوە و بێبەش، ئەوانە هەمووی کۆمەڵگای ئێرانیان لەسەر هەڵدانی بارودۆخێکی شۆڕشگێڕانە نزیک کردوێتەوە. کۆمەڵگای کوردستان لەو بارودۆخەی باسکرا دابڕاو نییە. لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا کوردستانیش وەکو باقی شوێنەکانی ئێران یەکێک لە ناوەندەکانی خەبات و ناڕەزایەتی دەربڕینی جەماوەری بوو. شارەکانی کوردستان لەگەڵ مانگرتنی شۆفێر کامیۆنەکان و کامیۆنداراندا هاوڕێیەتی کرد. بانگەوازی مانگرتنی مامۆستایان لەلایەن معەلیمانی کوردستانەوە وەڵامی شیاوی وەرگرتەوە. مەراسمیش کۆداری ناشتنی گیان بەختکردووانی ژینگە پارێز، شەریف باجوور و هاوڕێکانی لە مەریوان کە بوو بە مارشێکی سیاسی ڕادیکاڵ و پێشڕە و چەند ڕۆژ دواتر کۆبوونەوەی خەڵکی تێکۆشەری شاری سنا لە یەکێک لە پارکەکانی شار و ڕێپێوانی دوایی بۆ ڕێزگرتن لەم گیان بەختکردووانە لە نمونە بەرچاوەکانی حوزوری خەڵکی تێکۆشەری کوردستان لە گۆڕەپانی سیاسی و کۆمەڵایەتی پێشڕەودا بوون. بەڵام خاڵی درەوشاوەی خەباتی خەڵکی کوردستان لەم دەورەیەدا وەڵامی یەکپارچە بوو بە بانگەوازی مانگرتنی گشتی لەلایەن هێزە سیاسیەکانی چالاک لە کوردستانەوە. ئەم حرەکەتە وەڵامێکی لێبڕاوانە بوو دژ بە ئیعدامی زیندانیانی سیاسی، ڕامین، زانیار و لوقمان و هەروەها هێرشی موشەکی بۆ سەرپێگەکانی هەردوو حیزبی دیموکرات. ئەم حرەکەتە درەوشاوەیە نیشانی دا کە لە کوردستان ئەوە تەنیا هەڵتوونی خێرا و کینێکی پوون خواردوو نییە کە لە ناکاو هەڵدەچێت. لێرە وشیاری، ئەزمون، ڕێکخرا و ڕێبەریەکە کار دەکات. ئەم حرەکەتە جارێکی تر زەرفیەتەکانی کۆمەڵگای کوردستانی بۆ کاریگەری دانان لەسەر ئاڵوگۆڕەکانی داهاتوو لە ئێرانی بە هەمووان نیشاندا. Thank you.